ئاکۆ جگە لە شێعر چنوان و توانایەکی دیکەی هەیە؟ جگە لە شێعر توانای نواندن لە خۆمدا دەبینم و بەشداریم کردووە لە چەند فیلمی درێژ کورتە فیلم و لە شارۆگەری خەونی پەکوولەکان و هەروەها لە شارۆگەری گەمەیزەکە بەشداریم کردووە، ڕۆڵی سەرەکیم هەبووە وەکەکتەری سەرەکی. بەڵێ و لەم شانۆگەری شانۆی کۆبەند کە شانۆیەکی کۆمیدیە کاک زیرەک خالید ئیخراجەکە. شانۆی کۆبەند لە سلێمانی لە دوای 23/2ەوە دەستەکەین بە عەرز لە ئێستا لە قۆناغی پرۆڤین کاک زیرەک خالید دەرهێنەری ئەم شانۆگەریەیە کە ڕۆڵی تۆ چییە؟ ڕۆڵی من ئەگەر گۆڕانکاری لە ڕۆڵەکاندا ڕوونەدا لە ئەستای پرۆڤەدا ڕۆڵی من ڕۆڵی فەراشێکە کە بە شێوازێکی کۆمیدی ئەچمە سەر مەسرەح و ئەگەر هیچ ڕێگەم پێدا ئەو کڵاوەشە کەمە سەرم بۆی کۆمیدیتر دەکەم و تر حیوانەکانی خۆم وەکو فەراشێک دەتوانێت خاڵێکی بچووک لە نەوەدنەکان لێرە پێشکەش بکەین هەر بۆ پێکەنینی بینەران مادام ئایا شانۆگەری شانۆیەکی کۆمیدیە؟ شانۆگەریەکە شانۆگەریەکی کۆمیدی و سیاسیە. باز لە لایەنی سیاسیەکە ناکەین، تەنها لایەنە کۆمیدیەکە. لایەنە کۆمیدیەکە کە من ئەو کڵاوە ئەگەر ڕخسەتم دا مەخلیس بەم کڵاوە ڕۆڵی فەراشەکە دەبین و حیوانەکان دەڵێن. لە ئێستادا حیوانەکان دەمەوێت سوپرایز بێ بۆ کاتی عەرزەکە، بۆیە ببوورە کە ناتوانم کۆپلێک لەو نمایشە و پێشکەش بکەم. نانەکێشمانیا دەستەکان خۆش بێتی ئەومان وایە شانۆیەکی پڕ لە تاوانچێژ و پڕ لە خۆشی بێت خەندەر بخاتە سەر ئەو پڕ و کچانی کە تا ئێستا خەندیان نەبینی وەرە وڵاتی ئێمە. ئاکۆ بۆچی ئەوەندە لە نێو دنیای ئەندێشە و خەیاڵدا خۆی دەبینیتەوە تایبەت لە شەواندا؟ بەڵێ ڕەنگە بەپێی نەک ڕەنگە بە تاکید بەپێی کتێبەکانی ڕوخسارناسیم کە دواتر باس لە کتێبەکان دەکەین پانتایی فراوانی ئەم لاجانگە بەڵێ کە نەخشێکە ئاماژەیە بۆ پاشایەتی لە خەیاڵدا. من دەبێت حکمی پاشایەتی بکەم لە خەیاڵدا، واتە بە خەیاڵ دەوڵەمەندم، چونکە خەیاڵ هەست دروست دەکات، هەست بیرکردنەوە دروست دەکات، بیرکردنەوە پلان دروست دەکات، دواتر کردەوە دروست دەکات، کردەوەش ئەنجام دروست دەکات. ئەو ئەنجامی ئەو کردەوانەی کە سوودن بۆ خۆمان و دەوروبەرەکەمان و بۆ کۆمەڵگاکەمان بۆ بەرژەوەندی گشتی پێویستە ئێمە ژیان دۆستی و مرۆڤ دۆستی پیشانی خەڵکەکەی خۆمان دێن، بۆی ڕۆڵەکانمان گۆشکەین بە گیانێکی ژیان دۆستانە و مرۆڤ داستانە و نیشتینان دۆستانە.